ساڵتان لێبێم کاتتان باش دیارە بزوتنەوەی گۆڕان لە ئێستایە و ماوەی 2 ڕۆژ زیاترە سەرقاڵی گفتوگۆ و کۆبوونەوەی یەک لە دوای یەکن لە ئەمڕۆ زیاتر لە کاتژمێرەکە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە کۆبوونەوەی ئەمڕۆ جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان درێژکراوەی کۆبوونەوەی دوێنەی هەمان جواتە کە ئەم کۆبوونەوە یەک لە دوایەکانی بزوتنەوەی گۆڕان لە پای ئەوە دێت کە بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عراقدا هیچ کورسێکی بەدەست نەهێنا و تووشی شکستێکی گەورە بوو لا نوێترین زانیاریدا ئەوەیە دایانگران و هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان دیارە هەڕەشەی مانگرتن و خۆپشاندانی سەرتاسەری دەکەن لە تاوای هەرێمی کوردستانە بێنە بەردەم گردی زەرگەتە لێرە خۆپشاندان دەست پێ بکەن ئەگەر گۆڕانکاری ڕیشەی لە ناو بزوتنەوەکەدا ئەنجام نەدرێت هاوکات ئەو لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان کە زیاتر لە کاتژمێرە بەر لە ئێستا ئاگاداریەکیان بڵاو کردەوە هەڕەشەی ئەوە دەکەن کە دێنە بەردەم گردی زەرگەتە و ئەگەر گۆڕانکاری ڕیشەی تاواتی دروست نەکرێت و گۆڕان و بزوتنەوەی گۆڕان نەخرێتە سەر ئەو ڕێچکەی کە لە پێناویدا دروست بووە دێنە بەردەم گردی زەرگەتەی گۆڕان لێرەدا خێمە هەڵدەدەن ناڕزایەتی و خۆپشاندانیان دەست پێ دەکەن دژی بەرپرسانی ئێستای بزوتنەوەی گۆڕان دیارە گۆڕانکاریەکان تاوەکو ئێستا ئەو 3 خاڵە بۆی گفتوگۆی لەبارەوە بکەن وەک ئاماژەم پێکردمەوەی 2 ڕۆژە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە یەک لە دوای یەک دەکات کە دیارترین ئەو داواکاریانەوە ئەو خاڵانەی کە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆی لەبارەوە دەکات کە بریتین لە ئەوەی کە گۆڕان بکرێتە ئەنجومەنێک یاخود ئەنجومەنێک دروست بکرێت جواتی گشتی و جواتی نیشتیمانی و خانەی ڕاپەڕاندن بە تەواوەتی هەڵبۆشێنرێتەوە ئەنجومەنێک دروست بکرێت هاوشێوەی سەردەمی نەوشێران مستەفا بۆ بەڕێوەبردننی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەدا بۆچوونی دووەم ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان هەڵبۆشێنرێتەوە و گردەکە بکرێتە پرۆژەیەکی میدیایی لەگەڵەوەدا بۆچوونێکی دیکەش هەیە کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا یەک بکرێتەوە و بکرێت بە حزبێک ئەم 3 بۆچوونە هەیە تاوەکو ئێستا گفتوگۆی لەبارەوە دەکرێت گفتوگۆکان بەردەوامن فشاری لایەنگرانی بزوتنەوەی گۆڕانش لەسەر بەرپرسانی گردی زەرگەتە بەردەوامە تاوەکو ئێستا لە کۆبوونەوەدان ئەمڕۆ بڕیارە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان وەکو دواوادە ئەوەیە کە گۆڕانکاریەکان ئەمڕۆ ڕابگەیەنرێ ئەگەر گۆڕانکاریەکان نەکرێت دیارە لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان هەڕەشەی ئەوە دەکەن کە ناڕزایەتی و خۆپشاندانیان دەست پێ بکەن ئەمە لە پای ئەوە دێتۆگا ئاماژەم پێکرد بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنەکەی 10 ئۆکتۆبەردا تووشی شکستێکی گەورە بوو کە بۆ هەواداران و یاخود بۆ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان چاوەڕوان نەکراو بوو کە لەوەی لە ئەو ژمارە زۆرەی دەنگەی کە هەیبوو لە ماوەکانی ڕابردوودا نەیتوانی لەم هەڵبژاردنەدا هیچ دەنگێک بێنێ ئەوش لە پای ئەوە دیارە وەک بەرپرسانی بەشێک لە بەرپرسانی گۆڕان ئاماژەی بۆ دەکەن ئەم شکستەی گۆڕان بۆ دەگەڕێتەوە کە لە ماوەکانی ڕابردوودا دیارە گۆڕان بە شێوازی کاری کردووە دەرچووە لە ئەجندا و بەرنامەی ئەو کاتێک کە لە پێناوی دروست بووە ئەمەش وای کردووە هەواداران و هاوڵاتیان لە بزوتنەوەکە بە جۆرەکان عاجز ببن نیگەران ببن دەنگی پێنەدەن بەو جۆرە سزای بزوتنەوەی گۆڕانیان داوە لەوەی کە لەم هەڵبژاردنەی پەرلەمانی عراقدا سەرڕای ئەوەی هاوپەیمانەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەنا نەیتوانی هیچ کورسێکی پەرلەمانی عراق بەدەست بێنێت دوایین گۆڕانکاری ئەوەیە کە ئەمڕۆ ئەبێت ئەنجومەنی ببورن ئەمڕۆ دەبێت جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لێرەدا بڕیاری یەکلاکەرەوە لەسەر چارەنووسی بزوتنەوەی گۆڕان بدات دەنا وەک لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان ئاماژیان پێ کردووە هەڕەشەی خۆپشاندان و ناڕزایەتی لە بەردەم گردی زەرگەتەدا دەکەن هەڕەشەیەوە دەکەن خێمە هەڵدەدەن تا ئەو کاتێکە گۆڕان بڕیاری یەکلاکەرەوە لەسەر چارەنووسی بزوتنەوەکە و لەسەر چارەنووسی گردی زەرگەتە دەدات